بەڕێزان سڵاوتان لێبێ و هەمیشە باش و تەندروست بن. ڕاستی بابەتێکی گرنگ هەبوو ویستم لەگەڵ ئێوەیە بەشی کەم بۆ ئەوەی ئاگاداری ئەو بابەتە بن. لە پێشینە چەند ڤیددیۆیەکی زۆر گرنگم کرد لەسەر بابەتی دیپۆرتکردنەوە. ئێستا سنتەری دیپۆرتەکانی بەریتانیا جمەی دێت لەوانەی کە بێ ئاگان لە کەیسەکانی خۆیان و ئاگاداری کەیسەکانی خۆیان نین و چۆن بڵێ ئەپلیکیشنەکەیان پڕ نەکردوتەوە یاخود دیسانەوە ئەپدەیتی و ئەپلیکیشنیان نەکردوتەوە کە ڕەف زیان وەرگرتەوە بۆ ئەوانی کە ڕەف زیان هەیە، بۆ ئەوانی ئاگاداری هیچ بابەتێکی ژیانی خۆیان نین و ئەدرسیان بەجێ هێشتووە. ئاگاداری ئەم خاڵە بن کە لەوانەیە ڕۆژێ لە ڕۆژان تۆ لە جێ کابیت، لەوانەیە لە شوێنی ئیمزاکان بگیرێت و دەست بەسەر بکرێت کە ئەمەش بەڕاستی ئێستا حالیان چەند کەیسمان لە ژێر دەسایە لە نێو دیپۆرسەنتەرەکان حامیان بۆ گیراوە بۆی بیان هێنە دەرەوە. ئاگاداری ئەو بابەتە بن. کێشەی ئەو کەسانش تەنها ئەوەیە ئەپلایان نەکردوتەوە، ئەپلیکیشنەکان ئەکتیڤ نەکردوتەوە و چاوەڕێی هیچ نین، یعنی هیچ شتێک نییە کە ئەوان ئەپلیکیشنەکەیان پڕ کرد بێتەوە و دیسانەوە خەریکی ئەوە بن چاوەڕێی جواب بنیا خۆت ئەپدەیتی تازەگەریان کرد بێتەوە لە کەیسەکەیانە. بۆ یەکام وایە برایان خوشکان بەڕێزان ئاگاداری ئەم بابەتە بن. ئەمڕۆ بەم ڕۆژی جەژنە چەنەها کەس پەیوەندی پێوە کردوم کە خەڵکانێکی زۆر لە دیپۆر سنتەرەکانایە کاتان لێ ئەەکەم وریای ئەو حاڵەتە بن. خەڵکانێکی زۆر لە دیپۆر سنتەرەکانایە بەهۆی هەڵەی خۆیەوە یاخود لە شوێنێک بۆ گیراوە یاخود حاڵەتی ڕوویداوە یاخود لە شوێنی ئیمزاکان ئێستا لە دیپۆر سنتەرەکانی و دیپۆرتی هەرێمی کوردستان وڵاتانی خۆیان دەکرێنەوە. بۆ یەکام وایە هەچ کەسێ ڕەفزی وەرگرت ڕاستە و خۆ ئەپلیکیشنەکەی پڕکاتەوە بچێتە لای محامێکی باش، محامێکی بەویژدان بۆ ئەوەی دیپۆرت نەکرێتەوە و سپێ ڕۆژ باجی ئەو هەڵەی خۆی نەدا. و ئینشاء الله مولایەک ساق و سەلامەت و تەندروستە بن. هیوادارم ئەم هەواڵە بە گرنگ وەربگرن، چونکە بەڕاستی پێتان بڵێ من ناتان خەمە دۆخێکی خراپەوە، بەڵام ئاگادارتانەکەم تکام وایە نەچنە دۆخێکەوە کە سپێ ڕۆژ بڵێ ڤیدۆکەم بینی بەڵام بەگوێم نەکرد. کاتێکی خۆش. UK نیوز کەناڵێک بۆ سەرجەم چین و توێژەکان.